بەڕێوەبەراتی بەرگری شارستانی هەڵەبجەی شەید ئەمڕۆ ئاماری 6 مانگی ڕابردوو ئەخافەڕۆ. ئامارەکانی 6 مانگی ڕابردوو بەم شێوەیە: کۆی گشتی ڕووداوەکان 230 ڕوودا و ڕووداوە. ڕووداوی ئاگری شاخ و دەشت و باغ 166 ڕوودا. ڕووداوی ئاگری بینە و دوکان 58. ڕووداوی لافاو 6 ڕوودا. زیانی دارایی 200 ملیۆن و 230 هزار دیناری عێراقی بووە. زۆرترین ڕوودا لە مانگی 6 ساڵدا ڕوویداوە کە نزیکەی 240 کاتژمێر بووە کە ئەکاتە ماوەی 10 ڕۆژی بەردەوام. ئاماری پشکنین بۆ 6 مانگ بەم شێوەیە بووە: 180 پشکنینمان بۆ شوێنی بینا و باڵەخانە و شوێنی بازرگانی ئەنجامیاوە. وەکو قەرەبوو تا ئێستا خۆتان ئەزانن ئەم قەیرانە هەیە، بڕوان ناکەم تا ئێستا کەس قەرەبوو کرابێتەوە. وەکو ئەو ئامێرانەش ئێمە بەکارێنین، بە تایبەتی لە شاخەکانە ئێمە ئامێری سوود لە سروشتە وەرەگرین بۆ کوژانەوەی ئاگرەکان. هیچ ئامێرێکمان نییە کە بەو شێوەیە بێ ئەمە بتوانین بەکاری بێن. و هەنێ جاریش هۆکاری درەنگ کۆنتڕۆلیکردنی ئاگرەکان ئەگەڕێتەوە بۆ سەختی ئەو شوێنانە، یاخود بوونی مین و گولە هاوانی کۆن لەو شوێنانە بۆی ئێمە درەنگتر ئاگرەکان لەو شوێنانە کۆنتڕۆڵەکەن. بەڵێ داوا کراوە، بەڵام بەوەی ئەم قەیرانە تا ئێستا نەکراوە.